تقریبا 2000-3000 سەگی بێلانەی تیا کۆیان کردوونەتەوانێ ئەوە ڕۆژانە بەیانیان حاوێکە یەک حاوێ ئێسقانیان ئەینێ خی گەورە خۆ لەگەڵ باران ئێسقانی و گۆشتی نەبارانەوە خی گەورە ئێمە موسەخە کردو بەرمەتی و بێزمانانە ماڵە ناوە بێرمەتیمانێن ئەگەر ئەوە نەبێ ڕۆژی 50 سەگ مردارە بێتەوە لەو شەخ یعنی بەجددی ئەمە نەبێ سەگەکانە مرن لە بەرسای ئەمە چی بکەم بەردەوام قسەیەکە یاڵێ ماڵ بەبەخشین کەم ناکات خاڵکارێک لە سلێمانی بۆ بە فریادڕەسی گیانی ئاژەڵە بێلانەکان و ئەو ئێسقانانی کە هەیەی بەبێ بەرامبەر دەیدا بە ڕێکخراوەکانی ئاژەڵ دۆستی و لە هەمان کاتە بە حکومەتیشی دەبەخشێت ئەوی دەیبینن لە ئێسادا ئەو ئێسقان و پاژماوەی پەلەوەرانن کە سەری دەبڕن لە سەربڕخانەکەیان تاوەکو ئاژەڵە بێلانەکان برسی نەمێنەوە منەچمە لای ڕێبین ئەو ڕەحمان خاوەنی ڕێبین فرێش سڵاو لێ بکاک ڕێبین سەرچاوەکانم ماڵ بەبەخشین کەمەکات 100% کەم ناکە ئەوە وعدی خی گەورەیە کە ماڵە بەخشین کەم ناکە و تەجروبەشم هەیە لەسەری سپاس بۆ خی گەورە لەخوا بە زیابێ سپاس بۆخوا قەت ماڵە بەخشین کەم ناکە ئەوەی کە هەیە باز دەواکرێت کە بووی بە فریادڕستی گیانی ئاژەڵە بێلانەکان ئەم کارە لەکەیەکەوە ئەکەن چیان بۆ دابین ئەکەن کاکە دیلان ئێمە لەوتیم معمەلە دەست بەکاری نەوتی معمەلە لە 2010 کە دەستمان بەکار کردووە سپاس بۆخوا دەستمان نەناوە بەڕووی هیچ هاوڵاتیەکە بەڕووی هیچ کەسێکە ئێمە ئەم یاسقانی پاشماوەی مریشکە بۆ یاسقانی سنگە ڕانە پێستە ئەو شتانی کە ئەمێنێتەوە لای خۆمان کە مستەحەبیەکەین و کە زیاد ئەبێت هەچ هاوڵاتیەک جێ بەس ئێمە تەرکیزمان لە سەر دەرەوەی شار کردووە بۆی لە ناو شارە نین بە یەکێک بیبا بۆ سەگی ناوشار و گەڕەکەکان و زەرەبا لە هاوڵاتیان ئەلێکسە تەرکیزمان لەسەر دەرەوەی شار و ئەزمەڕ و گۆیژە و ڕێگای قەراغوانە کردووە ڕۆژانە چەندێک ئێن بە ئەو لایەنانە ئێمە کتابێکی ڕسمیشمان بۆ هاتووە کتابێکی حکومت کە ئێمە هاوکاری شەڵتەرەکەی سلێمانیشەکەین تقریبا بێ بەرامبەر بەڵێ تقریبا 2000-3000 سەگی بێلانەی تیا کۆیان کردوونەتەوانێ ئەوە ڕۆژانە بەیانیان حاوێکە یەک حاوێ ئێسقانیان ئەینێ لە دوای ئەوە شەو کە ڕۆژانی سا لەبەر چاوی کامێرەکەتانە دیارە خەڵک هاوڵاتیانیشن ئێسقانە بن بەبێ بەرامبەر بەڵێ ئەو ئاژەڵە بێلانانی کە لە ئەزمەڕ و گۆیژە و ئەو ناوەشەمانش لێرە خواردنیان بووە چێت و بەبێ بەرامبەر چی عفوم کە لای تانجەرۆش تانجەرۆ ڕێی قەراخواانە شەر ئێمە بۆیان دابینەکەین بەبێ بەرامبەر کەسێکیش لە ئاژەڵ دۆستەکان بیاوێت ئەتوانین بێت ئێرە زەبەت بەتاکی بە هاوپیشەکانێ ئەڵێیت ئەوەی کە لە بوارەکەی توای کارەکەن وەڵام من ڕێز و حرمەتم بۆیان هەیە تەمەنا داواکارم و هیواداریشم ئەوان شار و هەڵوێستیان هەبێ و ئاوا خزمەتی ئەو ئاژەڵە بێلانانە بکەن چونکە بێزمانن بەڕاستی خێتان بنووسێ و دەستا خۆش بێت لێرە یەشێک لەو کەسانی لێکاتوە ئەو ئێسقانە بەرێ سڵاو لێ مامەجان تۆ ڕۆژانەی ئێرە بۆ بردنی ئەو ئێسقان و بابەتانە وڵی ڕۆژی هەفتەی سێ ڕۆژە بەڵێ شەمان و دووشەمان و چوارشەمانە ئەیبێ بۆ چۆ وڵی تر لە دەباشان و دەستپیەکەین خوارە خەری دەرنەکە بەرەو قەڵا چواران و ئێتە مەجموعێکمانەیە چێت و بەرە و کانی ساد و مەنتیقی ئەگەر ئەمە تا چەندێ هاوکارە بۆ ئێوە وەکو ئاژەڵ دۆستێک جا ئێمە ئەگەر ئەم ئێسقانە نەبێت خی گەورە خۆ لەگەڵ بارانە ئێسقانی و گۆشتی نەبارانەوە خی گەورە ئێمە موسەخە کردو بەرمەتی و بێزمانانە ماڵە ناوە بێرمەتیمانێن ئەگەر ئەوە نەبێ ڕۆژی 50 سەگ مردارە بێتەوە لەو شەخ لە برسا کەس نێنانە بۆ بەرێ یار ئێمە دەیخوا ئێوە لێ نەسەنی خوا ڕستی ئەوانیش بە ئەوەی کە هەیە ئەو ئۆتۆمبیلەیە کە لێرێ ماوەسات ژیان سڵاوە لێ بێ بکاتەوە باش هاتووی چییە بەی لێرە وڵاتم لە کاکڕێبین گۆشتی ئەم پاشماوانە بم بۆ سەگەکان خێری بنووسێت طبعاً بەجددی یعنی شتێکی زۆر گەورەیە لەبەرەی من خواردنم دەست ناکەوێت خواردن دەست ناکەوێت زۆر پەرێشانم بخوا بابەتە زۆر هاوکارە ئەی وەڵڵی پاشماوەکانی ینی بەجددی ئەمە نەبێ سەگەکانە مرن لە بەرسای ئەمە چی بکەم منەچمە دەرەوەی شار خۆتێکاوەشتان باتە بۆ نەخۆی خواردنتان باتێ سلێمانی هەیە بەڵام دوو لە ڕووی تۆڵی سوالەکەم ینی حاشە حازری ڕێکلی سوالەکەم بۆ سەگانە ینی لە هەموو لایەکە و کاپارڕێمەوە بەخوا بۆ سەگە خۆ بۆ من نییە ینی پاشماوانە بەڵام گۆشەکەی کاکڕێبین بەجددی تایبەتە اینجا بۆنیش ناکە ینی وەکو بەستەوەکە نیە نەوەڵڵا فرێشە ینی ئەمە ماوەتەوە سەربڕین و ئەو شتە فرێشەی کە ئەو مریشکی کە تەوزیعەکەین بۆ بازار ئەو یێسقانەیەتی کە هێڵینەوانێ بۆیە کە دادا ئەفەرمێ بۆ ناکات و تازە یێسقانەکەی لەبەرەوەی کە بە فرێشی ئیشەکەی دەستان خۆش لە شتان ساغ بەڵەوەی کە جوبیسی بوون ئەمە لێسادا کە سەربڕین هەبێت
ئەو پاشماوانە بۆ نەت لە پاشماوە لەو سرە باڵانە لە ئێسخان لەو بابەتانە دانراوە بۆ ئاژەڵە بێلانەکان بۆ یامانتوان بیفرۆشنەوە بەڵام نایفرۆشن و ئەی وەکو خێرێکدایان ناو بۆ ئاژەڵە بێلانەکان و پاراستنی ژیانی ئاژەڵانی بێلانە.